بە ئامادەبوونی ژمارەیەک لە کەسوکاری شەهیدان و شاندێک لە مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری و بەرپرسانی حکوومی قەزای چەمچەماڵ یادی 36 ساڵەی کیمیاباران و ئەنفالی گوندی گۆبتەپە بەڕێوەچوو. 36 ساڵ پێش ئێستا لە ئێوارەیەکی ڕەمەزاندا حکوومەتی ڕژێمی پێشووی عێراق بە چەکی کیمیایی بۆردومانی گوندی گۆبتەپە و دەوروبەری کرد. بەو هۆیەوە نزیکەی 120 کەس لە منداڵ و ژن و پیا و بەتەمەن بوونە قوربانی و دواتر بەشێک لە دانیشتوانی گوندەکە ڕاگوێز کران و لە چوارچێوەی هەڵمەتی شاڵاوی ئەنفالدا 350 کەسی تر بێسەر و شوێن کران. کەسوکاری قوربانیانی کیمیابارانی گۆبتەپە نیگەرانن لە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و چەند داواکاریەکیان هەیە کە چەندین ساڵە بەرپرسان بە بەڵێنی ناڕاست وەڵامیان دەدەنەوە و هیچ داواکاریەکیان بۆ جێبەجێ نەکراوە. ئێمە خانەوادی خۆمان بەڕاستی قوربانیی زۆرمان داوە لەو کە ئەو قوربانی ئەمە زیاد یعنی بڵێن چەند عائلەیەکی تایەکەوە قوربانەکانیان زۆر گەورەیەک لەوانەیە ئێمە 22 شێر ینی ئەنفالمان هەیە بەڕاستەکەی گەڵەوەشدا حکوومەت بەپێی ئەوەی کە ئەو هەموو قوربانی خەڵکەکەی گوندەکە داوەتی زۆر کەمتر خەم بووە لەوە خەڵک داوای هێنان و ڕوفاتی ئەنفالەکانەکە سەیرەکەی حکوومەت زۆر بێباکان و کەمتر خەمن لەگەڵەوەشدا خەڵک داوای مۆنومێنتەکە لە گوندەکانی خۆیانەکە لیان قەوماوە حەزەکەن لە ناو گوندەکانی خۆیانە مۆنومێنتیان هەبێ و وەکو چۆن ئەم ڕسم و ئەم وێنانەی تابلۆکانیان کە گەورە کردو ئەوە دائیمەن بمێنێتەوە بۆ مێژوو خەڵکێک کە بوونەتە قوربانی ئەو چەکە گەرما بێتنەوە سەیرەکەی حکوومەت چارەسەری بۆ نەکردن و ئەوەتە بگرێت دەیان کەس ساڵانە لەوانێ بمرێ لەو چەکەیەکە بەری کەوتووە بەهۆی تەنگە نەفەسیەوە بۆ زۆر نەخۆشی ترەوە بە لە خاڵێکی گەشتدا ئێمە داوای ئەوەکەن کە دەڵێن حکوومەت بۆ دادگایی تاوانباران ناکە کە ئێمە سێرمان بۆ دیارە ئەم حکوومەتە خۆی ئەم دەسەڵاتە بەشێکە لەو پرۆسی ئەنفالە بەشێک بووە دیارە لەو کە لەگەڵ بەعسا ئەم ئەنفالەیان کردووە خۆشتان نەزانن کە وەخت خۆی هێزێک هەبوو لێرە ڕێ لە خەڵک گرتووە ڕێبەڕێ لەسەر شوێنەکان دانیشتۆ و خەڵکەکەی جێراوەتەوە بۆ شوێنانە ڕۆژی سێ پێنج بوو وەکو باقی خەڵکی ناوچەکە ئێمە شۆک و شاد حاڵەکە لێرە بووین ماڵمان لێرە بوو خەڵکی ئەم گوندەین یەکەم جار ئەو تیارانە کە هات دوای تقریبەن ئەو نەماوە بۆ مەغریب بە سەعات 5 بوو تیارەکان هات و ڕەمی کرد تەبان عادەتەن بەردەوام ڕەمی لێرە ئەکرا تیارە ڕەمیە کرد خەڵکی هەموو چوونە ناو کوونە تیارە و بنەشکەوتەکانەوە بەڵام ئەم جارە جیاواز بوو خەڵک بە شێوازێکی جیاواز بەبێ ئەوەی پارتەی بەرکەوێ ئەمرد خەڵک فرمێسێک لە چاوات هەبوو تەنگە نەفەسە بوو هەر یەکە ئەکەوت لە شوێنەکە ئەوە بۆ خەڵک زانیتی کە چیمایە ئەکەوت مەڕووماڵات ئەکەوت تەیر و توواڵ ئەکەوت ئەتە هەر کەسە و هاواری خۆی بوو چۆن خوای گەورە باسی قیامە دەکا فەرمێ وەکو پەپولەی پەراگەندە خەڵک بەڵاو ئەبەوە خەڵک ئەو هەلی هاتبوو هەر یەکە و بەلایەکە ئەڕۆشت و داهاتن دەچوو چالاکان و چاودێران پێیان وایە گوندی گۆبتەپە شایستەی خزمەتی زۆر زیاترە و ئەوەی بۆ ئەو گوندە کراوە بارتەقای قوربانیدانەکانی نییە و لە ئاست خەم و ناسۆری کەسوکاریاندا نییە. دوای 36 ساڵ ئەبینین بەڕاستی وەکو پێویست خزمەتی ئەم ناوچەیە نەکراوە بۆیە ئێمە بەڕاستی داواکارین چی لە حکوومەتی عێراق و چی لە حکوومەتی هەرێمی کوردستان کەس و لایەنە پەیوەنددارەکان کە ئاوڕێکی جدی لەم ناوچانە بدرێتەوە خزمەتی زیاتری کەسوکاری ئەنفال و قوربانیانی سنوورەکە بدرێ ئاوەدانی زیاتر لە ناوچەکەیە بدرێتەوە ئەبینین بەڕاستی وەکو پێویست خزمەتی ئەم ناوچەیە نەکراوە ڕاستی تر کاتی ئەوە هاتووە دوای تێپەڕبوونی 36 ساڵ ئەمە بەڕاستی کات و بەروارێکی زۆرەکە خزمەتی زیاتری خەڵکی ئەم ناوچەیە بکرێت. کەسوکار و بەجێماوانی کیمیاباران و پرۆسەی ئەنفال لەم ڕۆژانەدا برینیان نوێ دەبێتەوە و چاویان لە خزمەتی زیاتر و لێپرسینەوە و سزادانی بکەر و هاوکارانی ئەو تاوانەیە کە دەرحەق بە کەسوکاریان کراوە. ڕەبین محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی گۆبتەپە.